جوتیارانی کورد و ترکمان کێشەمان گەلێ زۆرە یەکێ لەو کێشانە ئەمەیە ئێمە کێشەی پیلانی کوشتتوکاڵیمان هەیە پیلانی کێشەی چارەسەرکردنی کێشەی زەویزارمان هەیە کێشەی ئاومان هەیە کێشەمان گەلێ زۆرە بەس یەکێ لەو کێشانەش کەوا ئێستا ئێمە یعنی بەدەستیەوە ناڵێنین ئەوە هەشتمان گەمە بەربوومی کوشتتوکاڵیمان وەکو گەنم تەسلیمی ئەم سایلۆ کەرکووکە کردووە تا ئێستا لە 151 جوتیارانی کەرکووک بە هەموو ناوچەکان بە قەزا و ناحەکانەوە پارەی بەربوومی گەنمەکانیان وەرگرتووە لە 140 ما ئەوەی چی وەریگرتووە ئەوەی کەمێکی کەمی 25 تۆن خوارەوە ئەوانە زیاتر ئەوانە وەریان گرتووە ئەوەی لە 50 تەن بەسەرەوە ئەوەی لە 200 تەن ئەومانە ئەوانە زۆربیان پاریان وەرنەگرتووە ئێمە داواکارین لە حکوومەتی عێراقی داواکارین لە ئەنجومەنی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بەڕاستی ئێمە تووشی زەرەر و زیانێکی زۆر هاتوین ئەوە مەوسومی دووەم دێ ئێمە هەمووی مەسروفات پێویستمانە ئێمە لە پەینی کێماویە لە دەرمانی کشتتوکاڵیە لە مەڕەشاتی زراعیە لە هەموو مەسروفات بژێوی ماڵ و مناڵی خۆمان لەسەر ئەم کشتتوکاڵەیە وەڵێ مافخراوین زۆریش مافخراوین و بەڕاستی ینی جوتیارش توانای ئەوەی نییە بەڕاستی ئەوەنە پارێکی زۆرێ بێ ینی جوتیار هەیە مەتەن بە جۆرەی زەویەکەی خۆی کەم و زیاد ینی ئەوەی کەمی هەبێ کەمیەوەی زۆرێ بێت پارێکی زۆرێ بێ بەڕاستی زۆر بێتاقەتین بەڕاستی هیوادارین ئەم کێشەمان بۆ چارەسەر